يقسم لو كنت بس ناوش زور بكل زور بعزله ويكيد يعني أم بزواني ولي عارينا بالتلفزيون. دراسيدا ئەمڕۆ گردبوونەیەکی ڕەمزیە بە بۆنەی ڕۆژی شەهیدی شوعی ڕۆژی شەهیدی شوعی چواردەی مانگە بەس ئێمە گردبوونەوەمان کردووە لە سیانزەی مانگ و بەس لە گردبوونەوەکە تەنها داواکاری مافی شەهیدە شوعیەکان نییە، داواکاری مافی گشت شەهیدانی بزوتنەوەی ڕزای خوازی گەلی کوردستانە و بەشێکە لە بۆچوونی حیزممان بۆ ئەوەی چاکسازی لە بواری کاروباری شەهیدانە بکرێت. جیاوازی نەبێت لە نێوان شەهیدانە و شەهیدی پلەیەک و پلە دووە بێ، جیاوازی نەبێت لە نێوان شەهیدانە لەسەر بنەمای حیزبایەتی و بەشبەشەنەی حیزبایەتی. چواردەی شوبات بە نیسبەت ئێمەوە ساڵی 1949 سەرکردەی حیزبی شوعی هاوڕێفاد و دوو برادەری مەکتەبی سیاسی لە کاتی ڕژێوی پاشایەتی لە سێدارە دران. قوربانیدانی شوعەکان تەنها پەیوەندی بە شەهیدبوونی ئەو سێ برادەرە نەبووە. لەماوەیەدا بە درێژایی ئەم ساڵانەی ڕابردوو بە بەردەوامی شوعەکان لە کوردستان و لە عێراقدا قوربانیان داوە لە پێناوی نیشتیمانێکی ئازاد و گەلێکی بەختیار. ئەم ڕۆژ بە بەردەوامی شوعەکانی کوردستان بەڵێن تازە دەکەنەوە کە تێکۆشانی خۆیان بەردەوام بن، سوورن لە تێکۆشانی خۆیان لە پێناوی خاک، لە پێناوی نان، لە پێناوی ئازادی، لە پێناوی تێکۆشان بۆ مافی چارەنووسی گەلی کوردستان، لە پێناوی داکۆچیکردن لە بەرژەوەندی زەحمەتکێشان و ڕەنجبەرانی کوردستان، لە پێناوی سەردەم ئازادیەکان. ئەم تێکۆشانە بێکەوە گرێدراوە و لەم ڕۆژەدا دووپاتی ئەوەکەینەوە کە ئێمە سوورە بین بۆ داواکردنی مافی هەموو شەهیدانی کوردستان و بە جۆرێک کە عەدالەتی دروست بێ. چاکردنەوەی کاروباری شەهیدان هەر پەیوەندی بەو موچەیەوە نییە، موچەی خانەنشینەوە نییە کە دەدرێ بە خانەوادەکانیان. چاکردنەوەی کاروباری وەزعی خانەوادە شەهیدان بریتیە بە هەنگاونا بۆ چاکسازی لە هەموو بوارەکانە، بۆ ئەوەی کە ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە، بۆ ئەوەی بتوانین دامەزراوی لە کوردستانە دروست بێ، بۆ ئەوەی بتوانین سیاسەتێکی ئابووری باش هەبێت کە لە ئابووری بەرخۆر و ڕێعی ڕزگارمان بێ، بۆ ئەوەی خزمەتگوزاری بۆ هەموو کەس واڵا بێ. لەبەرەوە ئێمە دووبارە داواکارەکانمان داواکاری تەنها شوعەکان نییە، داواکاری سەردەم شوع بەشێک بۆ نمونە لە نێوان شەهیدانە هەندێک شەهید هەیە لەوانەیە موچەکەی بەرز بێ، هەندێک شەهید هەیە موچەکەی کەم بێ. لە ڕاستیە هەموو شەهیدان شەهیدن، لەبەرەوە ئەگەر لە یاسای داهاتووە ئەگەر یاسایەک هەبێ هەموو شەهیدان بە یەک شەو تەماشا بکرێ. شەهیدێک نەبێت کە موچەی بەرزی هەبێ، شەهیدەکە موچەی دزبێ هەبێ. جگەلەوە خۆتان دەزانن لە ماوەی ڕابردووە لە ساڵی 1964 و 66ەوە شەڕی ناوخۆ هەبووە لە کوردستانە لە نێوان لایەنە سیاسەکان و بەشێک لە قوربانەکانی شەڕی ناوخۆی لایەنە سیاسەکان بەشێک پەیوەندی بە حیزبی شوعیەوە هەبووە کە تا ئێستا شەهیدانیان نییە، بەڵام قوربانی شەڕی ناوخۆ بوونەوەوانە. لەبەرەوە ئێمە داواکانین سەرجەم شەهیدان بێک شا تەماشا بکەن. گرنگی بابەتەکە لەوەدایە کە ئەم ڕەمزیە، ئەم گرتبوونەوە ڕەمزیە دەنگۆیەک بێ کە ئەم داواکاریانە هەیە. ئەنجا ئەم داواکاریانە لەبەردەم وەزارەتی شەهیدان کە وەزارەتی شەهیدان کاروباری شەهیدان ڕاستەخۆ پەیوەندی بەم مەلەفەوەیە. وەزارەتی کاروباری شەهیدان دەتوانێت قانون دابڕێژێ، ئەتوانێت پرۆژەی قانون ئامادە بکە، ئەو پرۆژە قانونە تەقدیمی ئەنجومەنی وەزیرانی بکە کە بچێ بۆ پەرلەمان. لەبەرەوە خۆپیشاندان بێ یان گرتبوونەوەیەک بێ لە هەر جێگایە بکرێ، مهمەوێ ئەو دەنگە بگا بە خەڵکی کوردستان کە بێستە ڕوشێنن. ئەمە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە، پەیوەندی بۆ حیزبانەوەی کە دەسەڵات دامێ بەڕێوە کە ئەبێ بە شێوەیەکی ڕاستەخۆ ڕاگەیاندنێک بڵاوکەنەوە کە ئەو شەهیدانە بێستە ڕوشێنن، ئەوانە مافەکانیان دابین بکرێت و لەسەر هەمویانەوە کە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن، چونکە بەشێک لە شەهیدەکان بە بۆنە شەڕی ناوخۆیە، بەڵام هەموو شەهیدان هەمووی بە بۆنە شەڕی ناوخۆ نییە. شەهیدانی کوردستان بەشێکی زۆری ئەم وەزعی کە ئێستا لە کوردستانە کە ئێستا ئێمە توانین ئەم گرتبوونەوە ڕەمزیە بکەین بە ئازادی، بەشێکی خوێنی شەهیدانە، بەشێکی قوربانی شەهیدان. بەبانی گرتبوونەوەیەکمان هەیە لە بەردەم گۆڕستانی شەهیدان لە گردە ڕەشە، دیسانەوە وەکو یادکردنەوەی ئەو شەهیدانەیە، وەکو وەفایەک بۆ خێزانەکانیان، چونکە بەشێک لە خێزانەکانیان کە هەندێکیان شەهیدی لەوانەیە باشووری عێراق بن، لەوانەیە بێن بۆ گرتبوون دانیشتنە.